بربژێربوونی خۆم بۆ بەرژەوەندی برام دکتۆر حەیدەر عەبادی دەکێشمەوە. ئەم بڕیارەش بۆ پاراستنی بەرژەوەندیە باڵاکانی وڵاتە. ئەو پیاوە سیاسەتێکی ئینگلیزی پیادە دەکات. پشت بەخوا دەست بە ئەرکانمان دەکەین لە ژێر ڕۆشنایی یاساکان و بەرژەوەندیەکانی گەل. کاتێک دەسەڵاتی وڵاتی گرتە دەست یەک لە سەرسەی لەلایەن داعشەوە داگیر کرابوو. ئەو سەرکەوتنانەی کە لە سەردەمی عەبادی بەدەستهاتوون هێزێکی گیانی گەورەی دایە عەبادی. نەویست هیچ التزاماتێکی حەقیقی لەگەڵ هەرێم جێبەجێ بکەن. عەبادی پشگیری ئێرانی نییە، بەڵام پشگیری نێودەوڵەتی هەیە. بەڕێز عەبادی کوڕی بەغدایە. پەنا بەخوا کار دەکان بۆ گەڕانەوەی دۆخی ئاسایی عێراق و هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم. لە دوای نەمانی حکومی باسیەکان لە عێراق حەیدەر عەبادی ساڵی 2014 بوو بە سەرۆکوەزیرانی کابینەی سێمی حکوومەتی نوێ لە عێراقی فێدراڵ. پێویستە لەسەر هەمومان پێکەوە بەرپەرچی ئەم شاڵاو تروریستی بدەینەوە کە کراوەتە سەر عێراق بۆ کۆتایی هێنانی داعش و سەرجەم گروپە تروریستیەکانی دیکە. شەقامی بەغدا زۆر دڵخۆش بوون با بەڕێز عەبادی، چونکە بەغداییەکان سکاڵای ئەوەیان دەکرد. ماوەیەکی دوور و درێژە سەرۆکوەزیرانێک نەهاتووەتە سەر دەسەڵات کە خەڵکی بەغدا بێت. کاتێک بەڕێز عەبادی هات دانیشتوانی کەڕادەڵ خۆش بوون بۆی کەسێکی خەڵکی بەغدا بووەتە سەرۆکوەزیران. پێشتر بەردەوام گلەی ئێوەیان دەکرد کە سەرۆکوەزیران خەڵکی بەغدا نەبووە. حەیدەر جواد عەبادی لە شاری بەغداد ساڵی 1952 لەدایک بووە. باوکی پزیشکێکی ناسراوی ئەو شارە بوو. جواد عەبادی هیچ کات نەچۆتە ژێر ڕکێفی باسیەکانەوە. هەر بۆیە ساڵی 1970 بە بڕیارێکی دروستکراوی حکوومەتی بەعەز لەگەڵ 31 پزیشکی دیکە خانە نشین دەکرێن. پاشان عێراق جێدەیەڵێت و دەچێتە وڵاتی بەریتانیا. کاتێک کۆچی دوایی دەکات باسیەکان ڕێگە نادەن تەرمەکەی بهێنرێتەوە بۆ عێراق. لە شاری لەندەن بە خاک دەست پێردێت. باوکی پزیشک بوو. دەرچووی زانکۆی ئەمریکی بوو لە بەیروت. هاوژینەکەشی لوبنانیە و خۆشی ئەندام بوو لە یەکێتی کۆمەڵە عەرەبی و سیاسیەکاندا. خەڵکو و دراوسەکانیان ئەم خێزانیان خۆش دەویست و باوکیان خۆش دەویست خوالی خۆش بێت. خێزانەکەشیان کاریگەریان هەبوو. سەرهەڵدانی کەسێک لەم خێزانە شتێکی چاوەڕوان کراو بوو. خێزانێکی ڕۆشنبیر بوون. بێگومانەمەش کاریگەری لەسەر دەرکەوتن و پێگەیشتنی و کەسایەتی بەم شێوەیە هەبوو. حەیدەر عەبادی ساڵی 1970 خوێندنی دوانەوەندی تەواو دەکات. پاشان بڕوانامەی باکالۆریۆس لە زانکۆی تەکنەلۆژی بەغداد دەخوێنێت و لە زانکۆی مانچستەر بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە بواری ئەندازیاری ئەلکترۆنی و کارەبا بەدەست دەهێنێت لە وڵاتی بەریتانیا. لە خێزانێکی خاوەن زانست بووە لە بەغدا. پێم وایە ئەمە کاریگەری هەبووە و خزمەتی بە حەیدەر عەبادی کردووە کاتێک ئەو پۆستەی وەرگرتووە. ئەو کاتەی بووە سەرۆکوەزیران جیاواز بوو لە چاوە و کاتەی لە نێو حزبی داعوە بوو کە ئەو کات کەسایەتێکی نەناسراو بوو یاخود دەگوترێت کەسایەتیەکی نادیاری هەبووە بەڵام بە دڵنیاییەوە کاتێک بووە سەرۆکوەزیران زۆر شت لە دۆخی سیاسی عێراق گۆڕا. زیرەکی ئەو پیاوە وای کرد کە حتا لە جانبی مالی زۆر مسەیتەر بی بەسەر وەزع و لە جانبی سیاسەتیشەوە ئەو پیاوە سیاسەتێکی ئینگلیزی پیادە دەکات. چەند ڕۆژێک دوای نسکۆی حوزەیرانی ساڵی 1960 حەیدەر عەبادی پەیوەندی دەکات بە حیزبی دەعوەی ئیسلامیەوە. ئەو کات تەمەنی تەنها 15 ساڵە. لە بارێکی ئەمنی ترسناکدا لە بەغداد دەست دەکات بە چالەکی سیاسی. سەرەتا وەک ئەندامێکی ڕێخستنی حیزب دەست بەکار دەبێت. پاشان عێراق جێدەهێڵێت و ڕوو دەکاتە وڵاتی بەریتانیا. لە ساڵی 1970 دەبێتە بەرپرسی ڕێکخستنەکانی حیزب. من خۆم بە فکرم دێ کاتێک کە قوتابی زانکۆ بووم لە زانکۆی سلێمانی
شەوانە کە دەهاتنە سەرمان ئەمن و استیخباراتی عێراقی لە قسمی داخلی لەگەڵ ئەوانەی حزبی داعوە زۆر تونتر بوون لەوەی لەگەڵ ئێمە زانی ئەویش تەبان نەتیجەی ئەو خەباتجێڕی ئەوان بوو کە لە جنوب دەیان کردیان لە وەسەتی عێراق و لە جنوب دەیان کرد. حەیدەر عەبادی چوە ڕیزەکانی حزبی داوای ئیسلامی لە عێراق لە کەڕادەی ڕۆژهەڵات. دواتر پەیوەندی کرد بە کوتلەیەکی دیاریکراو لە نێو حزبی داعوە بە شێوەیەکی جیاواز کە دواتر ناویان نا سەربازانی ئیمام. ئەوسا سامی ئەلبەدری هزرێکی دیاریکراوی هەبوو. بەپێی هزرەکە پێویست ناکە ئامادەکاری بکرێ بۆ دامەزراندنی دەوڵەتی ئیسلامی، بەڵکو ئامادەکاری بکرێ بۆ هاتنی ئیمامی مەهدی. بێگومان ئەمە لە بۆچوونی مەزەبی شیعەدایە. حەیدەر عەبادی لەگەڵ ئەم هێڵەدا بوو، لەگەڵ هێڵی سامی ئەلبەدری، بەڵام داعوا لە نێو کەڕادا جم و جۆڵەکانی چڕ کردەوە ویستی سامی ئەلبەدری لەناو ببە. ئیدی لەم لێوەندەدا حەیدەر عەبادیان بۆ خۆیان ڕاکێشا. دوای ئەوەی حەیدەر عەبادیان قایل کرد بە گەڕانەوەی بۆ هێڵی گشتی حزبی داعوا، ئیدی بە شێوەیەکی زۆر چالاکانە دژی ئەو لێک جیابوونەوەیە وەستایەوە. ساڵی 1970 دەبێتە ئەندامی سەرکردایەتی جێبەجێکار. دوای 2 ساڵ بەرپرسیارەتی ناوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی حیزبی داعوەی ئیسلامی دەگرێتە ئەستۆ کە بارەگاکەی لە بەیروتی پایتەختی لوبنانە. بەڵام عەبادی ناچێتە لوبنان و هەر لە بەریتانیاوە سەرپەرشتی دەکات. پاشان پۆستی وتەبێژی حیزبی پێدەدرێت. هەر لەوێشەوە دەتوانێت کۆمەڵێک لە تاوانەکانی ڕژەمی بەعز بگەینێتە میدیای جیهانی و بەشداری چەند دانیشتنێکی گرنگی نەتەوەی گرتوەکان بکات بە مەبەستی بەرگری لە مافەکانی گەلانی عێراق و خستنە ڕووی زوڵم و ستەمی حکوومەتی بەعسی عێراقی. عەبادی کەسایەتێکی گرنگ و بەهێزە، ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە نێو حیزبی داعوە، کەسێکی گرنگ و بەهێز بوو. کاتێک چوە لەندەن ئەوسا ئەندامێکی یاسایی حزبی داعوەی ئیسلامی بوو، بەڵام بەهۆی کۆنبوونی ئەندامەتی دی هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە چوو. هەروەها دکتۆر ئیبراهیم جعفەری ڕۆڵێکی زۆری هەبوو لە پێشکەوتنی حەیدەر عەبادی لە نێو حزبدا. ساڵی 2003 ئەمریکا و هاوپەیمانەکانی لە جەنگی سێهەمی کەنداودا توانیان حکوومەتی سەدام حوسێن بڕوخێنن. حەیدەر عەبادی لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق ئەو کات دەگەڕێنەوە و بەشدار دەبن لە دامەزراندنی حکوومەتی نوێی عێراق. هەر لەو ساڵەدا پۆستی وەزیری پەیوەندەکان وەردەگرێت لە حکوومەتەکەی ئەیاد عەلاوی و سەرپەرشتی چاکردنەوەی تۆڕی ئامێرەکان دەکات کە بەهۆی جەنگەوە تێکشکا بوون. ئەم وەزارەتە زۆر درێژەی نەخایەن، بەو پێی چەند مانگێکی پێچوو، بۆیە بە شێوەیەکی بەرچاو ڕۆڵی گەورەی بەڕێز عەبادی دەرنەکەوت. زۆر کەس بیری نایەت کە عەبادی وەزیر بوو بێت. زۆربەی ئەو وەزیرانی لەگەڵ بەڕێز عەلاوی یاخود بەڕێز جەعفەری کاریان کردووە، شەقامی گشتی نایەناسێت، چونکە ماوەکەیان زۆر کەم بوو، شوێن پێنجەیان دیار نەبوو. وێڕای ئەمەش بوونی ئەمریکیەکان لە وەزارەتەکاندا زیاتر ئەمریکیەکان سەرپەرشتی وەزارەتەکانیان دەکرد. ساڵی 2005 دەبێتە ڕاوێژکاری سەرۆک وەزیران لە حکوومەتەکەی نوری مالیکی و وەک سەرۆکی لیژنەی ئابووری و وەبەرهێنان و ئاوەدانکردنەوە لە پەرلەمانی عێراق هەڵدەبژێردرێت. ساڵی 2006 دەبێتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی دەستوری لە عێراقی نوێ. ساڵی 2010 سەرۆکایەتی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق دەگرێتە دەست. شارەزاییەکی زۆر تەواوی لە جوانبی مالی هەبوو و زۆر دقیقە لە حساباتی حسابی فلست لەگەڵ دەکات. یعنی ئەوە فەرقی ئەو خەڵکانی ترە. خەڵکانی تر ئاسانتر بوون لە تەعامل، سەهلتر بوون، بەڵام ئەو حسابی فلست لەگەڵ دەکات. هەندێک تێبینی هەیە، بەڵام بەشێک لەو تێبینیانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆی ئەندام بووە لە حزب. بەڵام لە هەمان کاتدا پیشەگەر بوو لە یاسا و پیشەگەریش بوو لە پابەندی، پیشەگەریش بوو لە مامەڵەکردن لەگەڵ دەستور و یاسا و ڕێساکانی وەزارەت و دەستگاکانی بەڕێوەبردن. گەندەڵەیەکی زۆر بە کۆکردنەوەی پارێکی زەبەلاح بۆ کۆنتڕۆڵکردنی مەفاسڵی دەوڵەت، تەنانەت لەناو خۆیانیشە ململانەیەک لەسەر ئەوەی کێیان ئەبێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بیریان چوو کێ دەتوانێت خزمەتی خەڵک بکات، نەخێر کێ دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران. لە دوای 2003 چیمان بینی؟ نەجاتی ئەوەی کە خزمەتی خەڵک بکرێت، ئەو زوڵمە ئەو دیکتاتۆرەی نەمێنێت، بینیمان چی بوو؟ شەری ناو بینی سونە و شیعەیە، دواتر بینی
کورد و عرب لە ڕێگەی دژاتی مافەکانی کورد و پێشمەرگە. لە ماوەی دەسەڵاتی نووری مالیکی سەرۆک وەزیرانی پێشوو پێگاتە جیاوازەکانی عێراق ڕوبەڕووی ململانی سیاسی و گرژی و ئاڵۆزی بوونەوە. بە تایبەت لە دوای بڕیاری ڕاگررتنی بودجێ هەرێمی کوردستان کورد بە هەموو شێوەیەک دژ بەمانەوەی نووری مالیکی لە دەسەڵات وەستانەوە. هەر لە سەردەمی حکوومەتی مالیکیدا و ئۆگەستی ساڵی 2014 چەکدارانی داعش پەلەماری چەند ناوچەیەکی خاچی عێراقیاندا و داگیریان کرد. ئەمانە و چەندین هۆکاری دیکەش وایان کرد مالیکی ڕوبەڕووی ڕەخنەی گەورە ببێتەوە لەلایەن خەڵک و پارتە سیاسیەکانەوە. هەر بۆیە لە کابینەی سێمی حکوومەتی عێراقی نوێ حەیدەر عەبادی لەلایەن فواد مەعسووم سەرۆک کۆماری عێراقەوە ڕاست پێدرا ببێتە سەرۆک وەزیران. ئەمە نامەی ڕاستپارتنە. ئارەزووی سەرکەوتنتان بۆ دەخوازم. قەناعەتی من ئەوەی وای کرد کە عەبادی هەڵبژێر لێ لەناو حیزبی داعوال و بۆ ئەوەی کە سەرۆک وەزیرانی عێراق وەرگرێت کە عەبادی شخصێکە بە 4-5 دەنگەوە بۆتە پەرلەمانتار. ئەوە بوو کە ئەویسترا لە دوای ئەوەی کە کۆمەڵێک کەسای کارکتەری کاریزماداری بەهێزی سیاسی عێراقیان برە و تەنگەژەی زیاتر بردوونیان توانی استقرار بەیەکەوە دروست بکەن نەجەیفی و مالکی و تاڵەبانی. ویستیان ئەم عێراقی دوای ئەوانە بە قەناعەتی من ناوم لێ ناوە حکمی عێراق بە لاوازەکان. ویستیان سەرۆک وەزیرانێک بێنن زیاتر لە فەنیەوە نزیک بێت تا کاریزمای سیاسی. دیسان ئەو مشکلەی کە لە بینی کورد و لە بینی بەڕێز مالکی پەیدا بوو وای کرد کە دیسان جارێکی تر ئەمریکا زەخت بکات لەوەی کە کورد ڕازی بکەن حزبی داعوا مڕەشەحێکی تری هەبیت. خاڵی دوام خۆیان یعنی ئینگلیز و ئەمریکا بەڕێی من عەبادیان پێ باش بوو لەبەر یەک سەبەب چونکە وایان بیر دەکردەوە و تا حەدێکیش ڕاستە ئەو قسەیە کە عەبادی تۆزێک دوورترە لە ئێران لەوەی لە مالکی و لە خەڵکانی تر. عەبادی ڕەواجی نەبوو یەکەم جار ناو شەقامی عێراقی. پەنای برد بۆ کێ بۆ مقتەدە سەدر بۆ ئەوەی جمهور و شەقامی مقتەدە سەدر بەکار بێنێت لە پرۆسەی چاکسازی کە پرۆسەیەکە تەنها دروشمە. ئەسڵ و ئەساسی نەبوو. دەنگۆیەکی گەورە هەیە گوایە بریتانیەکان ڕۆلیان هەبووە لە دەرخستنی و بەرەو پێشبردننی. ئەگەر ئەمە ڕاستیش بێ پێم وایە لە سەردەمێکی پێشووی حەیدەر عەبادی بووە نەک لە سەردەمی پێشکەوتووی حەیدەر عەبادی. بوونی عەبادی بە سەرۆک وەزیران چارەسەری گرژیەکانی لەگەڵ کورد نەکرد بەڵکو لەسەر بابەتە هەستیارەکان کێشەکان قوڵتر بوونەوە تاوای لێهات بە بڕیارێکی زارێکی بودجێ هەرێمی کوردستان بڕدرا. لە بەرامبەر بەمەدا کوردنەوتی ژێردەسەڵاتی ناوچە کوردستانەکانی بۆ خۆی فرۆشت بێگەڕانەوە بۆ ناوەن. کەمکردنەوەی بەشی بودجێ هەرێمی کوردستان پەیوەندی بە کۆمەڵێشتەوە هەبوو. کەوتنە نەوتی کەرکووک کەوتە دەست کوردەوە و ئەمەش وای کرد کە دەسەڵاتدارانی عێراق هەڵوێستی جددی وەرگرن لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وای تیجاهێکی سیاسی تەبەنیکەن بە ئاڕاستەی ئەوەی کە بودجێ هەرێمی کوردستان کەم کرێتەوە. 3 ساڵ یەکەم ئەویان قبوڵە کرد کە ژمارەی حەڤەکە بمێنێ لە 170. بەڵام لە ناوەڕۆ پوچیان کرد بۆ هیچیان نادا بە هەرێمی کوردستان و ڕێکەوتنیشیان کردبوو من ناوم نابوو ڕێکەوتنی ڕێنەکەوتن ڕێکەوتنی بێدەنگی لە یەکتریکردن. ئەمان نەوتەکە ببن بۆی کەرکووکیشەوەچی لێکن لێکەنەوەیش لەبەر شەڕی داعش نێتوانی بێ کەرکووک بگرێتەوە. ئەمانیش لێرە چۆن یاری بە و ساماناکەن بیکەن لە نجامە نە ئەوان بکەنە سەر ئەمان ئەمان بکەنە سەر ئەوان. عەبادی ئەندازیاری هەموو ئەو پلانانە کە مالکی جێبەجێ دەکرد دژ بە خەڵکی کوردستانە و دەسەڕاستی مالکی بوو. بۆیە من کە بوو بە سەرۆک ئەنجومەنی وەزیران وتم هێشتا زوو ئێوە بڕیاری لەسەر ئەوە بدەن کە ئەو باشە چونکە ئەو ئەندازیاری ئەو هەموو پلانانە. ممکنە ئێمە بمانتوانی باە لە زمانی مالکی کورد ئەگەر 100,000 بەرمیلەکە تەسلیم بکردایە 70% خۆی بە کاملی وەردەگرت. بەڵام لە زمانی عەبادی 550,000 بەرمیلمان تەسلیم دەکرد بەڵام 70% خۆ هێشتا بەتەواوی وەرنەدەگرت لۆ چکە ئەو معادلاتی تایبەتی خۆی هەبوو حسابی تایبەتی خۆی هەبوو و حد الفلس حسابی لەگەڵت دەکرد. من پرسیارکەم لێ پرسی لە وەزیری دارایی بەوەکالەت وتم من خەڵکی کوردستان داوام لێ دەکەن کە بڕیاری بڕینی بودجێ کوردستانم دەوێ بڕیاری ئەنجومەنی وەزیرانە وستی وەڵام نەداتەوە زۆر زەختم لێ کرد وتم دەمەوەی بڕیاری ئەنجومەنی وەزیرانم دەوێ وتی بریان نییە شەفەهی بوو.
بەبیرم دێ ئێمە لە ژووری جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق دانیشت بووین چاودێری تەلەڤیزیۆنمانە کرد لە گردەکە برێت مەگۆرک و کۆمەڵێک سەرکردەی ئەمریکی هاتبوون بۆ ڕێکخستنی هێزە سیاسی کوردیەکان و تەوافقێک لەگەڵ عەبادی و ئەمانە داوای بەشداریان لە کورد دەکرد لەو پرۆسەیە هێشتا ئەمان لێرە تەواو کۆتاییان بە دانیشتنەکە نەهێنابوو هێزە سیاسی شیعی و سونیەکان چوونە ژوورەوە زۆرینەیەکیان دروست کرد خەبەریان بۆ ئێمە هێنا وتیانەوە دەنگ بە حکوومەتە دەن لە ژوورەوە وەزبینیمان سەر و کۆماریش لە ژوورەوەی ئەم کێشەیە و کێشە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەلایەن هەردوو لاوە بێدەنگی لێکرا بەهۆی بوونی شەڕی داعشەوە. پەیوەندیەکانی ئێستا و داهاتوومان هەمووی دەبێت لەسەر بنەمای لێکتێگەیشتن بێت لەگەڵ بەغدا. لەو ژینگە ناتەندروستەی دوای داعش سفادەی کرد کە عێراق پێویستە بڕیاری ڕوونی هەبێ لەو هەموو گەندەڵیەی لە عێراقا هەیە سوودی بینی لەوەی کە ئەمانە ئەمە هەیکە لە ئیداریە گەورەی حکوومەت دەبێ لابرێ و ئەبێ چاکسازی بکرێ بێ گەندەڵی لابرێەوە بێ جسمی ئیداری حکوومەت تەرشیق کرێوەمان هەموو ئەم شیعاراتانە شەقامێکی تووڕە لە گەندەڵی خەتەرێکی گەورەی تیرۆر وای کرد کە خەڵک بڵقی ناکە بە دەستکراوە بێ سەر وەزیران چی پێویستە بیکا بۆی کە عێراق بەرەو استقرار و چاکسازی بڕوە. وتی من حکوومەتێکی تەکنۆقرات تشکیل دەکەم و نابێت حیزبایەتی بکرێت فەرمووسێک کە کێ هێنا هەمووی ئایدی حیزبەکانە تەنها پلانێک بوو بۆ لەدانی وەزیرەکانی کوردە کورد بە زەعیفی مایەوە ئەویش کورد و پۆستەکانی کوردی زۆری لابرد لە نەتیجەشا هیچ ئەوەی نەکرد کە پێویست بوو بیکاوە دژایەتی گەندەڵی نەکرد بەڵکو حکوومەتی عەبادیەکێ لە هەر حکوومەتە گەندەڵەکانی عێراق دەسەڵاتی وڵاتێکی وەرگرت یەک لە سەرچەی لەلایەن داعشدا گیر کرابوو بودجەیەکی بەتاڵ و کێشەی زۆر لە ناوچەکە لەگەڵ گۆڕانکاری استراتیژیەکان و بانگەشا بۆ دابشکردنی عێراق ئەجێندایەکی ئەمریکی هەبوو بۆ دابشکردنی عێراق بۆ سێ دەوڵەتی بچووک و ئەجێندای تورکیا و ئێران و سعودیا هەروەها کاتێک دەسەڵاتی وڵاتێک دەگریە دەست کە سوپاکەی هەرسی هێنابێت ئەوە پێویست بەدا بۆ 15 ساڵ دەبێت بۆ ئەوەی بنیاتی بنێیەوە. راپۆرتی گەندەڵی لە چەکی رووسی راپۆرتی گەندەڵی لە چەکی چیکی راپۆرتی پەرلەمان کە بە کۆی دەنگ پەسەند کرا لەسەر کەوچنی مووسڵ کەهرەبا ئۆکەی کەهرەبا بە چاوی خۆیان نایبینن عێراقیەکان هەمووی مۆلیدەیە بە شەرتێک خودی خۆی دەزان چەندەها ملیار سەرفکرا بۆ کەهرەبا. ئەنجامی ئەو سەرکەوتنانەی کە عێراقیەکان بەدەستیان هێنا سیاسەتی ناوخۆ و ئابووری و کرانەوەی دەرەچی کە حکوومەتی عێراقی بەدەستی هێنا هەموو ئەمانە متمانەی جیهانی بەهێز کرد. سەردەمی حکمی عەبادی دەستکەوتێکی گەورە بوو بۆ عێراقیەکان کاتێک توانیان ئەو خاکانی ژێردەسەڵاتی داعش بگەڕێنەوە بۆ عێراقیەکان و تەواوی خاچی عێراق ڕزگار بکەن. عەبادی لا سێ کەیسی زۆر گرنگدا سەرکەوت کە ڕێگەی بۆ خۆشکردتاوەکو و خولی داهاتووی هەڵبژاردننی با گوڵ و فەرشی سوور بڕازێنرێتەوە ئەوانش بریتی بوون لە کەیسی بەرەنگاربوونەوەی تیرۆر و سەرکەوتنی بەسەر داعشدا کەیسی پەیوەندیەکانی دەرەوە و کەیسی پاراستنی یەکریزی عێراق. ئەو سەرکەوتنانەی بەسەر تیرۆر بەدەستهاتوون ئەمانە سەرکەوتنی عەبادی نین بەڵکو سەرکەوتنی ئەو کات و دۆخە بوو لە سەردەمی عەبادیدا جیاوازی لە نێوان ئەو دوو قسەیە هەیە ئەگەر بڵێیت عەبادی ئەنجامیدا من دەڵێم نەخێر ڕاستە کاریگەری هەبوو خواخێری بنووسێت چونکە ڕاو بۆچوونی لایەنی بەرامبەر قبول دەکا و زۆر بیری دەکردەوە بەڵام داینەمۆی پلان و استراتیژ و کارژێڕی و هەتا دوایی بریتی بووە لە هاوکاری نێوان فەرماندەکانی سوپای عێراق کە فەرماندەی پێشمەرگەن هەروەها لە نێوان هێزەکانی ئەمریکادا کە لە عێراقن. دوای شەڕی داعش جارێکی دیکە کێشە و ناکۆچیەکانی هەولێر و بەغدا سەری هەڵدایەوە پرسی نەوت و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بەهانەی حکوومەتی ناوەند بوون بۆ ئەوەی مەسەلەی بودجە بە هەڵواستراوی بمێنێتەوە. ڕێنماییەکانمان بۆ هەموو ناوچە جێناکەکان ئەوەیە فەرمانم دەرکردەوە بە بەرزکردنەوەی ئاڵای عێراقی لە سەرجەم ناوچەکان و چوونی هێزە فیدراڵیەکان بۆ هەموو ئەو ناوچانە ڕێکارەکانیش بەردەوام دەبن. بە ئێمە ئەڵێن بگەڕێنەوە بوو خەتی سەوز خەتی سەوز خەتی تەماس بوو بینی پێشمەرگە و جێشی سەدام تا 2003 خۆ مەحدودی کوردستان نییە خەتی سەوز. بە دیدێکی عەرەبی پێیان باشە وەک خۆیان باسی دەکەن
سەرڕۆی کوردی ڕاگرتووە بەڵام بە دیدێکی کوردیش دەست درێژیکردنە بۆ سەر مافی کورد و لێسەنەوە و فێڵکردنە بەرامبەر دەستکەوتەکانی کورد. پێم وایە هەڵوێستێکی زۆر نەرێنی هەیە لای سیاسەتوانانی کورد بۆیە لە ڕاستیدا جۆرێک لە دڵە ڕاوکێ و هەروەها جۆرێک لە عینادی هەبوو لە نێوان هەردوولادا. من پێشتر گوتومە ئەگەر هاتبا و عەبادی و مەسعود بارزانی لە نێوان خۆیاندا ڕێکەوتبان لە بەڕێوەبردننی عێراقدا ئەوە عێراقیان دەکردە هێزێکی زۆر گەورەی هەرێمی لە ناوچەکەدا. ئێمە شکستوانینەوە لەوەی شەڕۆکەتێک دروست بکەین. وەرن بۆ بیر لەوە بکەینەوە چون جیرۆنی یەکتر بین و دۆستی یەکتر بین و پەیمانی یەکتر بین تەواوکەری یەکتر بین. پاشەزمونێکی دوور و درێژی کورد لەگەڵ حکوومەتەکانی عێراق و دوجاریش لەگەڵ حکوومەتی نوێی عێراقی فیدراڵ سەرکردایەتی کورد گەشتنەوەی بڕیاری ئەنجامدانی گشتپرسی بۆ سەربەخۆی کوردستان بدەن. ڕۆژی 25 ئەیلوول لە بیتە ڕۆژی دیاریکردنی ڕەفرەندوم. تاکڕەوی لە بڕیاردان دەستبردن بۆ سەریەکێتی عێراق و ئاسایشەکەی کاریگەری دەبێت بۆ سەر هەموو هاوڵاتیان هەروەها کاریگەریشی دەبێت بەسەر ئاسایشی ناوچەکە ئەمانە لە ڕێگەی ئەنجامدانی گشتپرسیەکی تاکلایەنە بە مەرامی جیابوونەوە ئەمە بڕیارەکە پێچەوانەی دەستور و پێکەوە ژیانە. ژینگەیەکی ناتەبا هەیە لە عێراقا کە زەبوونکردنی کورد وەکو سەرکەوتنی داعش سەیرەکە و زۆر بە بێشەرمانەش هەندێجار سەرۆک وەزیرانیش ئەم دوشتێ ئەلکان بەیەکەوە سەرکەوتن بەسەر داعش و ئەیوت جێبەجێکردنی دەستور لەسەر هەموو عێراق و پارێزگارێکی لێخکێک پارچەی عێراق کە ئەمەی خستە پاڵ داعشەوە استیفزازێکی زۆر ناشرین بوو بۆ کورد کە ئەنەهوو کوردی وەکو داعشە و تەمەڕوودی کردووە لە دەوڵەت و کورد لە کاتێک ئەمە تەنها درۆیەک بوو خۆی کردبووی باوەڕیشی پێ کردبوو ڕکلامیشی بۆ کرد. کێشەیەکە بوو دانوستادن چێبیکە و چۆن بکرێت گشتپرسی پرسێکی مەترسیدارە مەترسیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عێراق تۆ کاتێک دەوڵەتی عێراق پارچە دەکەیت کە دەڵێیت گشتپرسی دەکەن لە کاتێکدا هیچ باس لە گشتپرسی نەکراوە سەیری لێدوانەکانی بەڕێز مەسعود بارزانی بکەن کە دەڵێت ئەمڕۆ پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا کۆتایی پێدێت و دەبینە دراوسێ و دەوڵەت ڕادەگەیێنین و ئەمەش مای قبوڵکردن نەبوو. پاژەنجامدانی گشتپرسی لە 25 سێپتەمبەری 2017 دەسەڵاتدارانی عێراق بە سەرۆکایەتی عەبادی دەستیان کرد بە هەڕەشە و بەرپاکردنی شەڕ دژ بە کورد. لە 16 ئۆکتۆبەری هەمان ساڵدا پەلەماری شاری کەرکووک و چەند ناوچەیەکی خاکی کوردستانیاندا لە ئەنجامدا زۆربەی ناوچەکانیان خستە ژێر دەسەڵاتی هێزەکانی حەشدی شەعبی و سوپای عێراقی. ئەگەر کورد حدودی داخستایە و تەواو ئێمە بووینە دەوڵەتێکی سەربەخۆ جابووینەوە لە عێراق مەفهوم بوو ناڵێ مەقبول بوو مەفهوم بوو کە ئەو هەڵمەتێکی سەربازی بکە بەڵام بەداخەوەی کە کردی پێچەوانەی یاسا و دەستوری عێراقی تەنانەت دیاریکردین کاتەکە شەڵە بوو ئەو پەیوەندی فراوانی برایانی کورد لەگەڵ جیهانی دەرەوە دروستیان کردبوو بەهۆی ئەم گشتپرسیە هەمووی لەبار برا. ئەوەی کە لە کوردستان ڕوویە بەهۆی ڕفراندۆم نەبوو. خۆم تەعجبم کرد لە شخصیەتی عەبادی و لەو طریقەی کە بەکاری هێنا لەسەر کەرکووک و لەسەر مەنتیقە دابراوەکە. من خودو خۆ لە پەرلەمان بووم لە سەرەتای ئەم خولەش حەی عەڵە سەڵات بە ئێمەیان دەوت دوای داعش نۆڕەی ئێوە واتان لێ دەکەین جارێکتر ئەتانێرین بۆ شاخەکان. لە خلالی ئەو شەڕی داعش لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران عەبادی چارێگەک تا 20 دقە بە پێشمەرگەیدا هەرگۆتیە. بەڵام چی بوو وای لێ کرد کە دوای ڕیفراندۆم بەو شکلەیە بێتەوە؟ یەکەم شت ئەو دووفاقەی کۆمەلگەی نێودەوڵەتی ئەگینا بەپێی یاسای نێودەوڵەتی بەپێی یاسای مافی مرۆڤ بۆمان هەیە محاکەمەی پێم بەڕاستی چونکە ئەو پێشەکاری مافی ئێمە دەکات. دووش لاوازی کورد. بە قەنەعەتی من ئەگەر ئێران و تورکیا و ئەو گەلە کۆمەی کە لە هەرێمی کوردستان کرا ئەوە نەبوایە عەبادی جورئەتی ئەوەی نەبوو ئەو پەلامارە بەو شێوەیە بێنێ بۆ هەرێمی کوردستان. عەبادی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هەموو پێکاتەکانی عێراق جگە لە کوردستان.
دەخوازیین خزمەتی هەموو هاوڵاتیان بکەین. دەمانەوێت پاڵپشتی هاوڵاتیانی کورد بکەین وەک چۆن پشتگیری هاوڵاتیانی عەرەب دەکەین. وەڵام من پێم وایە ئەگەر کەسێک 50 هێندەی عەبادیش گەورەتر بێ ناتوانێت بەباشی ئەم وڵاتە بەڕێوە ببات. چونکە ئالۆسکاوە و پشک پشکێنە لە خۆ دەگرێت. وای بۆ دەچم ئەو شکستێکی ڕێژەیشی هەبێ. ئەمەش تا ڕادەیەک مافی خۆیەتی. بەڵام نەخشەی هاوپەیمانێتیەکان ئەوە دیاری دەکات کێ ببێتە سەرۆکوەزیرانی قۆناغی داهاتوو. نازانرێت عەبادی دەبێت یان نا. بەڵام ئەو سەرکردەیەکی دیاری عێراقیە و لە هەر کوێیەک بێت توانای ئەوەی هەیە دەوڵەت بەڕێوە ببات. بۆ بەرنامەی هەڵبژاردن لەسەر بنەمای پێشکەشکردنی خزمەت نەبێت بە هاوڵاتیان. هەر لەبەر ئەوەیە ئەمڕۆ هاوپەیمانی نەسر لە سلێمانیەیە، لەبەر ئەوەیە هاوپەیمانی نەسر لە کوردستانە. جیاکاری ناکەین لە نێوان هاوڵاتیان. ئەگەر بە شکلێکی عەقلانی بی طبعاً عەبادی زیاتر خزمەتی عێراقی عەرەبی کردیە ها، یعنی ئێمە کورد ئەتولەی بینە دەرێقەی ناکە. پێم وایە وەک بنەمایەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەنگە تا ڕادەیەک لە جیهانیش سەختە سەرۆکوەزیرانێک هەبێ و ویلایەتی دووەمی دووبارە نەببێتەوە. جا ئەمریکا بێ یا فەڕەنسا و بریتانیا کە ئەمانە خاوەن دیموکراسیەکی دێرین و ڕەسەنن. تەنانەت لە میسر و ناوچەکانی دیکەش بۆیە پێم وایە ئەو پۆستە هەر لە دەست ئەودا دەمێنێتەوە لە قۆناغی داهاتوودا.